and Dr. Mohammed from UTM Kaiwan International University, and Naveen for this wonderful moderating. Stay. بەڕێزان نامادەبوانی خۆشەویست ئێستاش پێکەوە گوێ لە سیمینارێکی زۆر تایبەتی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد حەسیب سەرۆکی زانکۆی کۆیاکەین کە بە سوپاسەوە ئەمڕۆ لێرێ لەگەڵمانە. ناونیشانی سیمینارەکەی زانکۆی سەوزی کۆیە ڕێچکە استراتیژیەکان بۆ پێشخستنی سەرکەوتنی خوێندکاران لە ڕێگەی بەردەوامی و دەرفەتی کارەوە. فرمو دکتۆر. بەڕێزان ئەم کاتتان باش، سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاسی ڕێخەرانی نێکستێپەکەین بۆ ئەم دەرفەتە. خۆشحاڵم ئەمڕۆ باسی بابەتی کۆیا گرین یونیڤرسیتی Pathways to Student Success Through Sustainability and Employability دەستپێشخەری زانکۆی کۆیە، زانکۆی سەوز، ڕێچکەکان بۆ سەرکەوتنی خوێندکار و لە چوارچێوەی بەردەوامیدان و توانای دامەزراندن. سەرەتا ئەمەوێت هەندێک زانیاری دەربارەی زانکۆی کۆیە باس بکەم. زانکۆی کۆیە دیارە لە ساڵی 2003 لەسەر دەستی خوا لێخۆش بوو جەنابی مام جەلال بەردی بناخەکەی دانراوە و وەک یەکەم زانکۆ لە دەرەوەی سنتەری هەر سێ پارێزگاکەی ئەو کات سلێمانی و هەولێر و دوهۆک. هەڵبەتە شوێنی زانکۆی کۆیە ئەکەوێتە شاری کۆیە کە مۆقعێکی استراتیجی هەیە کە نزیکە لە شاری کەرکووک و هەولێر و سلێمانی و لە ئیدارەی ڕاپەڕین. دیارە ژمارەی فاکەڵتیەکانی زانکۆی کۆیە لە ئێستاە بریتیە لە 6 فاکەڵتی کە ئەوانیش فاکەڵتیەکانی پەروەردە و فاکەڵتی ئەندازیاری و فاکەڵتی زانست و تەندروستی و فاکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان و کۆمەڵایەتیەکان، فاکەڵتی پزیشکی کشتی و فاکەڵتی پەروەردەی وەرزش. و لەپاڵ ئەم فاکەڵتیانە ڕاگرایەتی سنتەرەکانی توێژینەوە و پەرەپێدان هەیە کە ئەوە لە چوارچێوەی پلانی استراتیجی زانکۆی کۆیە لە ساڵی 2024 دامەزراوە. لە ئێستادا زانکۆی کۆیە 29 بەشی زانستی هەیە و زیاتر لە 5500 خوێندنی بەرایی لە زانکۆی کۆیە دەخوێنن و نزیکەی 400 خوێندکاری خوێندنی باڵا لە زانکۆی کۆیە دەخوێنن. هەروەها
نزیکەی 1000 مامۆستای زانکۆ و فەرمانبەران لەم زانکۆیە خزمەت دەکەن. تایبەت بە ڕۆڵی زانکۆکان پێم خۆشە ئاماژە بەوە بدەم کە زانکۆکان بۆ خۆتان ئەزانن چاوەڕوانەیەکی زۆر گەورەی لێ ئەکرێ لەلایەن کۆمەڵگاوە و کاریگەریەکانی زانکۆ بە دڵنیایی سنووری نەک سنووری شارەکان و لە چوارچێوەی سنووری جوگرافیایەکی دیاریکراو نییە، بەڵکو سنووری شارەکان و تەنانەت سنووری وڵاتەکانیش تێئەپەڕێنێ. ئەویش بەوەی ئێستا بۆ خۆتان ئەزانن لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە خوێنکار دێن لە زانکۆکە ئەخوێنن و لەگەڵ ئەوەیشە ئەگەر بوعدە نێودەوڵەتەکەی بۆ نمونە باس بکەین خوێنکارێک کە کاتێک ئەڕا لە دەرەوە لە وڵاتێکی تر ئەخوێنێ بە دڵنیاییەوە کاریگەری ئەو زانکۆیە یانەوەی فێرە بێ لەو وڵاتە ئەهێنێتەوە بۆ وڵاتێکی تر. و هەروەها تایبەت بە خوێنکاران دیارە زانکۆ ئەو شوێنەیە کە خوێنکار لە دوای دەرچوونی نەک تەنها بڕوانامە بەڵکو توانا و سکیڵی وەرئەگرێ کە بتوانێت لە داهاتوودا سەرکەوتوو بێ و هەروەها وا چاوەڕوان ئەکرێ کە کەسایەتێکی بۆ دروستکە کەسایەتێک بێ بە شێوەیەکی داهێنەرانە بیر بکاتەوە. بۆیە بەڕاستی پەیامم بۆ سەرجەم ئەو خوێنکارانەی کە پۆلی دوانزەن و ئەم ماوەیە فۆرمی زانکۆلاین پڕەکەنەوە زۆر بە وردی ئەو بەشانەی کەوا نزیکن لەو نمرەکانیانەوە هەڵی بژێرن، چونکە بەڕاستی ئەو بەشانە و ئەو پسپۆڕیانە داهاتووی ئەوان دیاریەکە. تایبەت بە زانکۆ دیارە ئەو شوێنەیە کە پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان ئەو توانا و عەقڵ و بیرکردنەوەی لە زانکۆ هەیە پردێک ئەبێت دروستێکە لەگەڵ شارەزایان لە کۆمەڵگا. بەوەیش ئەویش پەیامێکە بۆ لایەنی پەیوەندیدار و بۆ پێگەی زانکۆکان بەڕاستی ئەو شوێنەی کەوا لە هەموو دۆخەکانە لە هەموو دۆخە سەختەکانە چی دارایی بێ چی سیاسی بێ چی کۆمەڵایەتی بێ بەڕاستی ئەو شوێنەی کەوا چاوەڕوانی لێ ئەکرێ چارەسەرێکی ڕاستەقینەی بۆ کێشەکان هەبێ ئەوە زانکۆکانە. بۆیە ڕۆڵی زانکۆکان زۆر گرنگە و ئێمە وەکو زانکۆی کۆیە بۆ ئەوەی زانکۆ بتوانێت بە ڕۆڵی خۆی هەڵبستێ کارمان لەسەر پێمان وایە و پێمان وا بووە کەوا زانکۆ ئەبێ لەسەر بنەمای ئاراستەیەکی دروست و پلانێکی تۆکمە کارەکانی ئەنجام بدات. هەڵبەتە پلانێک مەبەستم ئەوە نییە کەوا لەلایەن لیژنەیەکەوە بۆ ماوەی هەفتەیەک ئەو پلانە ئامادە بکرێ، بەڵکو پلانی استراتیجی لەسەر بنەمای کۆکردنەوەی داتا و زانیاری و شیکردنەوەی ئەو داتا و زانیاریانە و دواتر دەستنیشانکردنی خاڵی بەهێز و لاوازی زانکۆ دیاری بکات و لەسەر ئەو بنەمایە پلانی استراتیجیدا بڕێژێ. هەڵبەتە زانکۆی کۆیە نزیکەی 1 ساڵ کار لەسەر پلانی استراتیجی کرا لەلایەن 7 تیمەوە. دوای ئەوەی ڕەشنووسی ئەو پلانە ئامادە کرا نێردرا بۆ کۆمەڵگای زانکۆ و مامۆستایانی زانکۆ، دوای وەرگرتنی فیدباک و ئەنجامی ئەو بۆچوون و ڕاو سەرنجەی لەسەر پلانەکە هەبوو لەلایەن ئەنجومەنی زانکۆ پەسەند کرا و ڕاگەیەندرا. وەلەو کاتەوەی کەوا پلانی استراتیجی لە زانکۆی کۆی ڕاگەیەندراوە هەموو کار و چالاکیەکانی زانکۆ لە چوارچێوەی ئەو پلانە جێبەجێ ئەکرێ. هەڵبەتە Student Success and Employability دیارە پلانی استراتیجی زانکۆی کۆیە لە 7 کۆڵەگەی سەرەکی پێک دێ کە سەرکەوتنی خوێنکار و ئامادەسازیان بۆ بازاڕی کار لە جەرگەی پلانی استراتیجیە وەکو پایەی یەکەم کۆڵەگەی یەکەمی ئەو پلانە. دیارە لە پاڵ Student Success and Employability مەسەلەی توێژینەوە و داهێنان و هەروەها خزمەتکردنی کۆمەڵگا کۆڵەگەی سێمە و هەروەها دواتر Resource Development پەرەپێدانی تواناکان لەگەڵ Internationalization and Global
visibility دەرکەوتنی جیهانی و لەگەڵەوەیشا پیلەری شەشەمان بریتیە لە دیجیتایزیشن و پیلەری حوتەم زانکۆی سەوز گرین یونیڤرسیتی کە ئەمڕۆ تەرکیزەکەینە سەر کۆڵگەی یەکەم student success and employability لەگەڵ گرین یونیڤرسیتی. هەڵبەتە زانکۆی کۆیە بۆەوەی کار لەسەر کۆڵگەی یەکەم بکە چەند ڕێکارێکمان گردووەتە بەر لەوانەیەکیان دەستپێشخەری کارسازی دوای ئەوە مەسەلەی مەشق و ڕاهێنان هەروەها هەمەهەنگیە نێودەوڵەتیەکان لەو بوارە و خەڵات و ڕێزلێنانی زانکۆ بۆ خوێندکاران لەگەڵ پێشەنگای کار و هەروەها ئەلۆمینای تراکینگ یعنی بە دوواداچوون و تۆمارکردنی هەلی کار بۆ خوێندکاران. هەڵبەتە تایبەت بە بابەتی یەکەم دەستپێشخەری کارسازی تایبەت بە دەستپێشخەری کارسازی لە ئێستاە پرۆگرامێکمان ڕاگەیانوە لە ژێر ناونیشانی My First Business Project کە پرۆژەی یەکەم کاری من هەڵبەتە خوێندکار لەم پرۆژەیە خوێندکار خۆی بیرۆکەکە دەداتە زانکۆ و لە دوای ئەوە زانکۆ شوێنی بۆ دابینەکە و لە شوێنی بەدابینەکە تیمێکی ڕاهێنان متابعی ئەم خوێندکارەکە بۆ ماوەی ساڵێ لەگەڵ متابعەکردنی لایەنی علمی ئەو خوێندکارانی یەک ساڵ ڕاهێنانەکرێ بۆ خوێندکار بۆ ئەوەی بتوانێت لە داهاتووە خۆی بتوانێت بزنسی خۆی بەڕێوە بەرێ. تایبەت بە مەشق و ڕاهێنان هەڵبەتە زانکۆی کۆیە ساڵانە و بە بەردەوام مەشق و ڕاهێنان بۆ خوێندکارانێکە بە شێوەیەکی پراکتیکی ئەمە زۆر گرنگە بۆ خوێندکار کەەوە بتوانێت بە شێوەیەکی پراکتیکی شارەزای ئەو پسپۆڕێ و ئەو بارەی خۆی بێ. هەڵبەتە بۆ نمونە بۆ هەرێکە لەم بابەتانە حەزم کرد نمونەیەک باس بکەم لە زانکۆی کۆیە کەوا چۆن ئێمە لەگەڵ هەر یەکێک لەم ڕێکارانە کاری لەسەرەکەین. دیارە ساڵی ڕابردوو ئەم هاوینە لەگەڵ دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی توانیمان 40 خوێندکار لە زانکۆی کۆیە بنێرینە بەسڕە. تەوان لە کاتی هاوینی شابوو زۆر هەندێک گەرم بوو بەڵام لە پیکا ڕۆیشتنەوە زۆر باش بوو بەوەیش چوونە گەورەترین حەقلی نەوتی عێراق یعنی ڕومێلە و زوبێر و چەندین کۆمپانیای بواری نەوت بە خۆشحاڵیەوە بە هەمهانگی لەگەڵ زانکۆی تەکنیکی باسڕە. ئەمەش وای کرد دەرگایەکی زۆر باش بۆ خوێندکارانمان بکرێتەوە و بتوانن تایبەت بە دەرفەتی کار زیاتر بتوانن لەوێ دەرفەتێکی تریان بۆ دروست بێ و هەلیان بۆ دروست بێ و لەژێر سەرپەرشتیاری زانکۆ ئەو کارە بکەن. تایبەت بە student خەڵاتی زانکۆ دیارە ساڵی پار ئێمە خەڵاتێکمان ڕاگەیان کە ناوی خەڵاتی پاراستنی خەڵاتی زانکۆی کۆیە بۆ پاراستنی ژینگە و بەردەوامیدان. ئەمە بۆ خۆی خەڵاتێکی زۆر گرنگ بوو نزیکەی 179 پرۆژەی خوێندکار پێشکەش کرا و لەوانە 18 خوێندکار 18 پرۆژەی سەرکەوتوو دەستنیشان کران کە خەڵاتی مادیان وەرگرت و ئەمەیش وای کرد بەڕاستی تەمان خەڵاتە مادیەکان لە 500,000ەوە دەستی پێکرێ چنە لەوانەیە لایەنە مادیەکە زۆرەوەنی بەڵام لایەنە مانەوەیەکە بۆ خوێندکار زۆر گرنگە. بەمەیش وایە کەوا خوێندکار لە زانکۆ هەست بەبوونی خۆی بکە و ببێتە بەشێکی گرنگ لە گەشەکردنی زانکۆکە. دیارە بەشێکی تریان کە ئێمە ساڵانە پێشەنگای کارمان هەیە و واکەین هەموو زۆرینەی کۆمپانیاکان لە بواری پسپۆڕەکانی زانکۆ بهێنینە ناو زانکۆ و پێشەنگایان بۆ بکەینەوە ڕاستەخۆ. تەمان لە ساڵی پار نزیکەی 135 هەلی کار ڕەخسا بۆ ئەو خوێندکاران یعنی لە کۆی یعنی بهێنە پێشاوی خۆمان نزیکەی ئەگەر 1000 تەلەبە ئەو ساڵە تەخەڕوج بکە 135 لە پێشەنگایەکی کار ئەمە بۆ خۆی بەڕاستی دەستکەوتێکی گرنگە. خاڵێکی تر تایبەت بە student success and employability یان سەرکەوتنی خوێندکار و ئامادەسازیان بۆ بازاڕی کار ئەوەیە ئەلۆمینای تراکینگ. ئەلۆمینای تراکینگ ئەمە خاڵێکی زۆر گرنگە و تەمان پامێکشە بەڕاستی یعنی نەک تەنها زانکۆی کۆیە بەڵکو هەموو زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە لەگەڵ ڕێبەری دەرچوونە گرنگە کە تۆ تۆماری با بڵێن هەلی کار ئەو بەشانەی کەوا هەلی کاریان هەیە پێشکەش بکرێ. ئەنی بۆ نمونە ئێستا گەر تەماشای هەموو بەشەکانی زانکۆی کۆیە بکەیت داتای 5 ساڵ لەمەوە پێشیان کە بگەڕێنەوە یعنی ئەتوانی بە ئاسانی دیاری بکەیت کام بەش
لە بەشەکانی زانکۆی کۆیە زیاتر هەلی کاری هەبووە لەو 5 ساڵەی ڕابردووە. بۆیە بەڕاستی ئەلۆمینای تراکینگ و لە زانکۆی کۆیە بۆ زانیاریتان سیستمێکمان هەیە. ئەو سیستمە ئێستاکە کاری لەسەر ئەکرێ کە هەر کەسێک شەهادەیەکی بوێت نووسراوێکی پشتگیری بوێ ئەبێ بێتەوە زانیاریەکانی هەموو ئەپدەیت بکە، چکە زۆر جار هەیە ئیمێڵی زانکۆی لەلایە یان ژماری تەلەفۆنەکەی لە دوای تەخەڕوجەکەی ئەگۆڕێ، بەڵام زۆر گرنگە بەڕاستی ئەو تۆمارەی ئەو خوێندکارە بۆی بەشەکەی بتوانێت ڕاستەوخۆ لە پەیوەندیا بێ لەگەڵ بەشەکەی خۆی. دێنە سەر بابەتی گرین یونیڤرسیتی، یعنی ئێستا تۆ بێنە پێش چاوی خۆت کە وەکو خوێندکار تەوان ڕووی دەوم لە خوێندکارەکانە کە کاتێک تۆ تەقدیمی زانکۆیەک ئەەکەی ئەوەی کەواتەوە قەیەکەی لەو زانکۆ یەکەمیان ئەڵێ من بڕوانامە وەربگرم، بڕوانامە وەرگری، بەڵام لەگەڵ بڕوانامە چی ئەبێ پێشکەش تۆ بکە؟ ئەبێ بتکات ئەو سکیڵ و توانای و کارامایانەی کەوا پێویستن بۆ سەرکەوتنی تۆ پێشکەش بکە. لەگەڵ ئەوەیشا وەگوتم ئەوە زۆر گرنگە، من هەمیشەیش ئەڵێم ئەبێ وامان لێ بکە کەسایەتیەک دروست کات بیرکردنەوەیەکی داهێنەرانەمان هەبێت. لەگەڵەوە تۆ لە زانکۆیەکی هەل لە سەرەتایەوە چۆن بڵێ داخلی کەمپی زانکۆبی داخلی زۆنێک ئەبی کە پاراستنی ژینگە لە کارە پێشینەکانیانە. بۆیە ئەمە بۆ خۆی کارێکی زۆر گرنگە کە تۆ ئەکاتە کەسێک کە لە هەر کات و لە هەر شوێنێکە کار بکەی پاراستنی ژینگە بەلای تۆوە یەکێکە لە کارە پێشینەکان. بۆ زانکۆی سەوز یان دەست پێشخەری زانکۆی سەوز گرنگە بۆ لەبەرەوەی تۆ ڕۆژانە بەرکەوتت هەیە لەگەڵ ئەو ڕێکارانەی کە تایبەتن بە پاراستنی ژینگە. دوو لۆنگ تێرم ئیمپاکت، کاتێک کە تۆ 4 ساڵ یان 5 ساڵ یان 6 ساڵ لە زانکۆ ئەمێنیتەوە واد لێ ئەکا ئەوە ببێ بە خویەک لە تۆیە، یعنی لە داهاتووشا کە تەخەڕوجت کرد ئەکرێتەوە پاراستنی ژینگە یەکێک بێ لە کارە لێ پێشنەکان. مەسەلەی ریجنەڵ ریجن وەک باسم کرد ئێمە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە خوێندکار وەرەگرین. ئەمە ڕاستە بۆ هەموو زانکۆ حکوومیەکان بە کاتێک کە پاراستنی ژینگە و مەسەلەی دەست پێشخەری پاراستنی ژینگە ئەبێتە پێشینە بۆ خوێندکارێک ئەیباتەوە بۆ هەموو شوێنەکانی کوردستان. بەمەیش کاریگەریەکانی زۆر گرنگە بێت لەگەڵ ئەوەیش بە دڵنیاییەوە ئەمەیش ئەبێتە بنەمایەکی زۆر گرنگ بۆ گۆڕانکاری، چونکە ئەم خوێندکارانەی کە ئەمڕۆ لێرە یان لە ئەو ناوەندانەی پڕکردنەوەی فۆرمەوانە ڕۆژێکە بنە سەرکردەیەک خاوان بڕیار لە وڵاتی ئێمە. بۆیە من دڵنیام ئەوەی کەوا بەم شێوازە ئیش بکات لە داهاتوە هەموو کارەکانی ئەوەیان لایەنی ژینگە لایەکی کارێکی لە پێچینە ئەبێت بۆ ئەو خوێندکارە. دیارە لەبەر گرنگی ئەو بابەتە جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەنابی کاقوبات لە 16 پێنجی ساڵی 2024 بە ئامادەبوونی جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی کاکتۆر ئارام دەست پێشخەری زانکۆی کۆیەی ڕاگەیان کە ئەویش کۆمەڵێک ڕێکار لەخۆ ئەگرێ جگە لە منهج، یعنی طبعا ئیضافەتەن بۆ منهج ئضافتەن بۆ ڕووبەری سەوزایی لە زانکۆی کۆیە کۆمەڵێک ڕێکاری تری لەگەڵای وەکو گواستنەوە بە وزەی پاک، دروستکردنی پۆند، چارەسەرکردنی ئاو، دانانی تاقەی شەمسی لە بیناکانی زانکۆ، دروستکردنی گرین ریسێرچ پارکە تاکە زانکۆ گرین ریسێرچ پارکی هەیە، یانە ریسێرچ پارکیە لەسەر ئاستی عێراق زانکۆی کۆیەیە و هاندانی ئەو بینایانەی کەوە کەمترین وزەیان پێویستە و لە هەمووی گرنگترین خاڵی کۆتایی ئەوەیە کە ئەوەرنس، یعنی بەرزکردنەوەی ئاستی تاکی خۆشیاری. یعنی ئێستا لەوانەیە کە باسی بکەین، یعنی ئەم پرۆژەیە وەکو مۆدێلێک بۆ زانکۆ زۆر گرنگە، بەڵام لە داهاتووە بە جێبەجێکردنی ڕێکارەکانی تاک و کۆتایی ساڵی 2027 وا ئەکات خوێندکارانی ئەکرێ تەلەبەی پەروەردە لە هەموو ئاستەکانیە تاک و ناوەندی و دواناوەندی سەردانی زانکۆیەک بکەن وەکو مۆدێل با بڵێن بۆ ئەوەی بتوانن ڕێکارەکانی پاراستنی ژینگە ببینن. وابزان بەم دیوەیە زیاد ئەیگۆڕێ. دیارە تایبەت بە منهج باسمان کرد. منهج ئێستا لە زانکۆی کۆیە هەموو بەشە زانستیەکان کە 29 بەشی زانستیان بابەتێکیان هەیە لەسەر ژینگە و سەستەینەبڵەتی. ئەمە بۆ خۆی زۆر گرنگە. و خاڵێکی تر ئەوە چۆن بیگۆڕین کاکە؟
ئەگەڕێمەوە بۆ گرین ئێریا. گرین ئێریا طبعا ڕوبەری سەوزای زانکۆی کۆیە ئێستا 37.4 کەمپی زانکۆکەی ڕوبەری سەوزاییە، یعنی 614 دوانم نزیکەی 230 دوانمی سەوزاییە و ئەمەش بۆ خۆی بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئەو زانکۆیانەی کەەوە دۆستی ژینگەن خۆی هەڵبەتە ئەزانن کە کاتێک باسی ئەو ڕێژە زۆرە ئەەکەین لە سەوزایی پێویستی بە ڕێگایەکی نوێی ئاودان هێ و پاراستنی هەیە بۆیە ئەوەی یەکێکە لەو ئەرکانەی تر. ئەلبەتە من ڤیددیوەیەکە ئەمەوێت لە کۆتایی ئاگە دەرفەت هەبێ پیشانی بدەم. تەمان سۆلەر ئینێرجی یەکێک لەوانەی کەوا کار لە سەرەواکەین بیناکەین دیارە هەرە و کاتی ئێمە قساکەین بینای سەرۆکایەتی ئێستاکە نزیکەی 113 ئەمپێر ئیشەکەین لە سەر بینای سەرۆکایەتی بیکەین بە سۆلەر و باشەکەیش لەوایە تازە لەگەڵ جناوی کاک دکتۆر خدرکە بۆ خۆی نزیکەی 9 ساڵ سەرۆکی زانکۆی کۆیە بووە بە سوپاسەوە باسیەوە. ئێمە بە ڕۆژ لەبەرەوەی زۆر جار کولفەی تاقەی شەمسی چییە؟ پاترێکەی زۆر گرانە، بەڵام زۆرینەی ئەرکەکان لە ناو زانکۆ چییە؟ بەکەی بگە جێبەجێ بە ڕۆژ لەبەرەوە زۆر گرنگ و ئیش لەسەرەوەکەین. دیارە ڕێکارەکانی تریشمان چۆن بیگۆڕین؟ نازانم وازە من خۆمەی گۆڕم یانی ئەوە بۆمە گۆڕم کاکە ئینەرجی ئیفیشنت بیلدینگ و گرین ریسەرچ پارک وانەمان باس کرد بابەتی سۆلەر ئینەرجی گرین ریسەرچ پارک و گوتم لە پەیکەری زانکۆی کۆیە گرین ریسەرچ پارکمان هەیە گەر ئەزێت نەبێ بیگۆڕی گرین ریسەرچ پارکمانەوە بۆ خۆی زۆر گرنگە. ئەو شوێنەیە گرین ریسەرچ پارکیان تەکنۆلۆژی پارکیان ساینس پارک لە زانکۆکان زۆر گرنگە، یعنی ئەمە نۆڵیج ترانسفێرە، یعنی گۆڕینەوەی زانیاری ئەو بیرۆکە و ئایدیایانەی ئەو بیرۆکانی کەوا لە زانکۆ هەیە چۆن بتوانی جێبەجێیان کەی لە زانکۆوە ڕەبتی بکەی لەگەڵ ئیندەستری و لەگەڵ پیشەسازی. بۆیە ئەمە تەمان لەو ماوەیە بەرهەمێکیان ئەبێ گرین ریسەرچ پارکە لە کاتی خۆیان ڕایگەێنین. ئەگەر بیگۆڕینە ئەوەیەکی تر کلین ترانسپۆرتیشن تەمانەوە کەمپی زانکۆی کۆیە بۆ نمونە تەمان بە ڕەنگە سەوزەکەینە، بەڵام بەکارهێنانی پاسی کارەبایی هەروەها بەکارهێنانی بایسکل و سکۆتەر لە ناو کەمپی زانکۆ تایبەتە تەمانەوە ڕێکارەکانیەتی بۆ بابەتی و دروستکردنی پۆند. تەمان بۆ خۆتان نەزانن زانکۆی کۆیە تەمان زانکۆی کۆیە بنەماکانی گرین یونیڤەرسی با بڵێن زۆر لەوانەیە جیاواز بێ لە کەمپێکی تر چکە زانکۆی کۆیە کەوێتە بناری هەیبەت سوڵتان. بناری هەیبەت سوڵتان لەوێ شوێن هەیە بۆ کۆکردنەوەی ئاو و دواتر بتوانی بەکاری بێنیتەوە بۆ ئاودانی سەوزایەکەی ناو زانکۆ وێز وۆتەر تریتمنت و ئەم بابەتە. مەسەلەی پرۆمۆشن ئۆف ئەوەرنس ئەمە تەمان بابەتێکی گرنگەوە ئاماژێشم پێ کرد، بەڵام بەڕاستی بابەتی ئەوەرنس یان بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک تەنها ئەوە نییە، یعنی ئەو خوێندکارانی کەوادێن لە ناو زانکۆ لە ناو کەمپی زانکۆ، بەڵام لە دوای ئەو وەگوتم ئەتوانرێ خوێندکارانی ئەوانی پەروەردە لە سەرەتایی و ناوەندی و دواناوەندی بتوانن ئەو ڕێکارانە ببینن. دیارە بابەتی گرین یونیڤەرسیتی نزیکەی 800 بۆ 1000 هەلی کار لە ناو زانکۆ ئەڕەخسێنێ، یعنی بە تەواوکردنی هەموو ڕێکارەکانی نزیکەی 800 بۆ 1000 هەلی کار ئەڕەخسێنێ. هەڵبەتە ئەگەر هەر زانیاریەک هەبوو دەربارەی ئەوە دیارە استراتیژیک پلانەکانمان ئەو QR کۆدا توانن وەرگرن هەم دەربارەی زانکۆی سەوز هەم دەربارەی استراتیژیک پلانەکە و پراکتسەکانی یان ڕێکارەکانی و سوپاسدانەکەم. ئەگەر ڤیددیۆیەکمان هەیە و ڤیددیۆیش لێ بدەین ئەزێت نەبێت و بۆی کۆتایی بە ئەوە کە بێنین.
ئەوەیە دەبێتە مەشغەڵ هەڵگری زانین و علم و پێشکەوتن لە ناوچەکەدا. کۆیە بەڕاستی ناوچەیەکی زۆر گرنگە و ئەهەمێتی خۆی هەیە، چونکە ئەم شارە شایستەی ئەوەیە کە بەڕاستی ناوچەیەکی ناوەندی علمی بێت لە بۆ کوردستانی عێراق و لە بۆ عێراقی. بە وتاری و پالێ خۆش مامسەلا لە کاتی دانانی بەردی وناغی. زۆر سوپاس، دەستان خۆش بێ. لە خزمەتتانم ئەگەر نازانم کات هەبێت دەرفەتە بێر پرسیارێک هەبێت من لە خزمەتتانە. زۆر سوپاس.